بەناوی خوای بەخشندەوە میهرەبان، برایان و خوشکانی ئازیز، بیسەران و بینەرانی ئازیز و خۆشەویست لە هەر شوێنەکەن، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵین لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان، بەرنامەی زانستی میرات ڕاستە و خۆ بە خزمەتانەگەینەوە. خۆشەویستان، بەرنامەکەمان ڕاستە و خۆیە. ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەتوانن بەو ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەکان ئەبیندرێ پەیوەندی بە بەرنامەکەەوە بکەن. هەر پرسیارێکتان هەیە دەربارەی میرات، ئێمەش ئاراستەی مامۆستای بەڕێزیەکەین، مامۆستای خۆشەویست وەڵامتانەداتەوە. و ئاگادارتانەکەینەوە کە بەرنامەکەمان ڕاستە و خۆیە و هەموو شەوانێک لەم کاتەدا لە شەوانی دووشەم لەسەر سێشەمدا ئەبێتە میوانی ماڵەکانتان، بە ئومێدی ئەوەی بتوانین لە زانستی میرات و دابەشکردنی میرات برایان و خوشکانمان بە ئاگا بێنینەوە بۆ ئەوەی بە شێوازێک میراتەکەیان دابەشکەن کە خوای پەروەردگار داوای کردووە جەلە جەلالوه. ئەم جارەش بە ناوی خۆم و بە ناوی ئێوە بەڕێز و خۆشەویستەوە بە خێراتنی جەنابی مامۆستا دلێر گەرمیانیەکەین پسپۆڕ لە بواری میراتدا. یاخوا بە خێربەی مامۆستای بەڕێز، خوا لەت ڕازی بێ. مامۆستای بەڕێز، لە بەرنامەی ڕابردوودا چووینە سەر باسی ئەصحابی فروز، ئەوانەی کە لە قورئاندا خوای پەروەردگار باسی کردوون، باسی نیوەمان کردوواتە نیسفمان کرد کە وەکو بێرهێنانەوەیەک بۆ برایان و خوشکان باسی ئەومان کرد کە نیسف نیوەی ماڵ 5 کەس ئەیبات، 4یان لە مێینەن، 1 بەشێکیان لە نێرینەیە کە نێرینە ئەیبات. ئەوەی کە ماوە پەیوەندیکی ڕاستە و خۆی بە بەرنامەی ڕابردووە بەرنامەی ئەم ڕۆژمانەوە هەیە. ئەمێ ئەو پرسیارە بکەم کە جیاوازی لە نێوان ئەو کەسانەی کە بە فەرز میراتە بن و ئەو کەسانەی کە بە عەسەبە میراتە بن، ئایا ئەفزەلیەت چاکی لە نێوان ئەوەی کە بە عەسەبە ئەیبات و ئەوەشی بە فەرز ئەیبا هیچیان لە شەریعەتی ئیسلامدا ڕێزیان بەسەر ئەوی تریانە هەیە؟ خۆی گەورە پاداش داتەوە مامۆستا. الحمد لله، الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه، أما بعد. داوكم لأخوة أبو خاطر اسمي عظمي خوي پروردگار إخلاص وصواب هم ولاك ما بخشيت خوي پروردگار وعمالي بكات أم علمتنا لبيناي خوي پروردگار خويا بخوينين وبيلينو هو أوش ما بي إيشي بيبكين بويا داوكم لهم بينريكي بريز أويك الحمد لله دسي بيه وقرتوه وإيشي بيه كردو بلي خويا سباس بوتو كبشتيواني تويا من تواني مجيب جي كمتابتي بعرفيتنيا أوش ما كم ترخمي ما كردوها بقرين دوا وتوبة بكين ما في نزيكتني كسي خومان نخوين سبارد وبرسياري ما مصاي خوشويس كردت آية قرآن كباس لا قرآن وسنة رسول الله صلى الله عليه وسلم باس لا دابش كردني مالي تريكة أكاواتا كسي بمري أويك الدعاء بجي أمينيت يمدوا بشماني أصحابي فروض لقل عصبة أقر أمدوا نشنبون دي نسر أولو الأرحام. أما اللي يرى برسيارك جوان بو كردت يما خواي پروردگار عز وجل بو علماء فرمون كم ترين علم وزانست يكا كخلافي كم تيايا بو لبروي زيادة اعتمادي كرة سر دق نص بتايبتي قرآن. خواي پروردگار عز وجل بعبادتي كس ملكي زياد ناكا وبكافر بوني كسش ملكي كم ناكا. يما خوا پرسين بو خو معنى پرسين لدنيا بيش آخرت توشي داد پروری أبينو توشي چي أبين لناخا إنسان مرتاح أبي أخوي كاتي أبيني أو عدليك أخوة داويك عجيبة جيكا ما بس لما تشيبوا أم بيشاكيان بوي براي خون باسكر أويك خواي پروردگار خالق يما مخلوقين خواي پروردگار نزيكي ودوري لبندوة تنابة تقواه أفرد بيا بياو بيت كرد بي عرب بيت ترك بيت تنانت أقر لكسو كاري بيغمبرانيش بيت دور بي لدينو لا إخوة وزنين ليها كابو إذن ليرى أما أوبلم فريضة من الله إن الله كان عليما حكيما وصية من الله والله عليم حليم. خوي پروردگار لباسي ميرات لباس لعلمي خويا كان لقر حكمتي خوي كابو بو خوي پروردگار هيش أوني بلي كاك فضل أمي دعوة سر أو تليك كاتب باو أبي بعصبة همان شيء باوك يمردو أجر أو مردو كريه ياك شيء بمريه أولادي هبي باوك يبي بصاحب فرض باوك أبي بصاحب فرض والله أم بشيء كخواي جورة توزيعي كردوه لما عدل ترنية لسر عرزة يكيك لا حتى يكيك لمعجزة كان القرآن لسي آيته
مەلاین خەڵک تا ڕۆژی قیامەت خەڵک دیێت و خەڵک ئەڕوا و خەڵک ئەمرێ بە سێ ئاەت خوای پەروەردگار ئەم هەمووە میرات تەوزیعکردنەی بۆ ئێمە کورت کردوەوە. دەستخۆش مامۆسای بەڕێز خی گەورە پاداشتت باتەوە. پرسیارێک مامۆسای بەڕێز هەر پەیوەندی بە بابەتەکەی خۆمانەوەیە لە بابەتی دابشکردنی میرات و ئەسحابی فڕۆز. یەکێکی تر لەو شتانەی کە قورئان باسی کردووە وەزانایانیش معلومی جەنابتە لە دوای نیسفۆ باسییان کردووە بابەتی یەک لەسەر چواری میرات. یەک لەسەر چواری میرات کێ ئەیبات و ئایا ئەگەر بکرێن نمونەیەکیش جەنابەت نمونەیەکمان بۆ حەلکەی بۆی بینەرانی بەڕێز و خۆشەویست کە دانیشتون بە دیار بەرنامەکۆ زیاتر لێ حاڵی بن. قورئان چۆن باسی کردووە نمونەیەک حەلکەین چەند کەس ئەو یەک لەسەر چواری ماڵە بە کاتێک کەسێک بمرێ سوپاس دەکەین. خۆ پاداشداتەوە ئەوەی کە ئیشارەتت پێکەوتمان ئێمە یەک لەسەر دوو نیوەی ماڵ بۆ 5 تاقم بوو. دوایەوە هاتیینە سەر چی یەک لەسەر چوار یعنی نیوەی نیوە کاتێ ئێمە بە کورتی بڵێم دواترە ڕۆ سەر تەفسیلەکەی دوو کەسن ژن و مرد. ئیتر کە باس یەک لەسەر چوار ئەکرێ لە علمی میراتە فەڕائیڵ تۆ مەوسوعەیەک بە دکتۆرات هەبێ لەو دوانە زیاتر من ئەم دوانە لە ناو نمونە نەبوو یەک لەسەر چوار لە ژێر ناونیشانی هیچ وارثێکە نانووسم. یەک لەسەر چوار کاو یەک لەسەر چوار دواتر یەک لەسەر هەشت دوانەوەنە یەک کەسە قرسنی ئەم علمە کاو ئەم یەک لەسەر چوارە وەکو لە متن ڕەحەبیات وفەرمێ والربع فرض الزوج إن كان معه من ولد الزوج من قد منعه كوابو مێردی ئافرەتێ بمرێ مێردەکەی لە ژیان نابێت. خی گەورە چەری بۆ داناوە یەک لەسەر چوار ئەم یەک لەسەر چوارە بە مەرجێ ئەم ئافرەتە کە مردووە مێردەکەی لە ژیانە مناڵی هەبێ کوڕ یا کچ یان کوڕ و کچ وهو لكل زوجة أو أكثر مع عدم الأولاد فيما قدر. هەموو ژنێک زەوجەیەکیش پیاوێک بمرێ بە مەرجێ پیاوەکە مناڵی نەبێت نەک لەم ئافرەتە لە ئافرەتی کەش مناڵی نەبێ ئەمرێ یەک ژنی هەبێت دوو ژنی هەبێت سێ ژنی هەبێت ئەم ژنانە یەک لەسەر چواری ئەم ماڵە ئەبن. ئەمە دوو تاقم زوج و زوجة وذكر أولاد البنين يعتمد حيث اعتمدنا القول في ذكر الولاد. كوابو أولاد بني يعني مشي كوكب مامو صباسة كرة كينا كرة زايش كرة بيه ياكش كوابو یەک لەسەر چوار ئێمە لەسەر داواکەی جەنابەت و بۆ ڕوونکردنەوەی بینەری بەڕێزیش ئەگەر ئەو برایانە بتوانن ئامادەیکەن بۆمان ئەو نمونانە حەلکەین بیخەمە سەر شاشەکە بۆیان بەڵگەکەیش کە ئیشارەتی پێکرد قورئان کە ئیشارەتی پێکات خوای گەورە فەرمیێ فإن كان لهن ولد ئەم ئافرەتانی کە مردوون ئەم ژنانە صاحب مناڵ بوون فلكم الربع مما تركن ئێوە پیاوەکان مێردەکان یەک لەسەر چواری ماڵ لەو تەریکەی کە ئافرەتە بەجێ هێڵاوە هەموو جارێڵەی مەشە نەگەشتونەتە سەر حەد دواتر باسیەکەین دوایی کفن و دفن دوای وەسیەت دوای قەرزدانەوە کەوا بوو ڕبع خۆ پاداشیان داتۆ لەسەر شاشەکەیە مافیکێ دوو تاقم زەوج مێردی ئافرەتێک کە بمرێ زەوجە ژنی پیاوێک کە بمرێ پیاو لكي مستحق بيق لسر چوار فالزوج يستحق عند عدم وجود الفرع الوارث ذكرا أو أنثى أو نمونيك لا برشاوي بناري برزة لسر شاشكية آفرتيك مردوة ميردكي لجيانة بالتماشاكم هيا أم آفرتا أولادي هيا كرياكش بليه ابن كريكية برايكيشية كوابو الليرة بو يقلسر شوار من دا أم بياوة لبر أوي أم آفرتي مردوة كريكية يقل سرشوار بأفرتك كرك بعصبة أي براكة عصبي دورترا هيجي ناكويت أما الله كينا شوار بشو باش يجيبو ميردكيا أو سيه باش يجيبو كيا بو كركيا شو كره بو براو خشك ميرات قرنين أما إيش بي أوتري حج بحرمان كامل كاو أنا بو مالك كم كا دو هترج لحج بهرباسيا كين دو ما مصايجان هربها همان شيوا أول نمونة يجي ترى قلبي خلنا نسال شاشة كبومان أفرتك مردوة أما أفرتها مردوة ميردكي لجيانا لو لاوت مان كري هي ليرا لين شي كتشي هي كر عصبية
نسبەمان بۆ دیاری نەکرد بڵێم 1 لەسەر 2 1 لەسەر 3 1 لەسەر 4 چەندمان پێدا کچ ئەگەر 1 بوو 1 لەسەر 2 دواتر باسێکەوە دەرسی ئەمەنیە و دەرسی پێشوش باسی کچمان کردووە یەکێ لەوانەی نصفی ماڵە بین کچەکەوە بوو ئێستا دەرسی ئەمڕۆمان مراجعەیە دەرسی پێشومان ئەم کچە هەیە باشە بۆ نیوەی ماڵی بردووە لەبەرەوەی 1 دانەیە 2 لەبەرەوەی خوشکی کەی لەگەڵانیە 3 لەبەرەوەی برای نییە نیوەی ماڵ ئەی مێردەکە 1 لەسەر 4 1 لەسەر 4 مانەیە بۆ مێردەکە بۆ مامۆساڵێ لەبەرەوەی مردووەکە کە ئافرەتە کچێکیەیە دوای ئەوە برازایەک ئیبن الأخلی ئەبمانەیە بوو بە عەسەبەی باقی ماڵ ئەبات باشە ئەم نمونەمان لە 4 هەل کرد مارەکەمان کرد بە 4 بەشەوە ئەڵێ ئەسڵی مەسئلە یعنی مڵکەکە کەینە 4 بەشەوە باشە کردمە 4 بەشەوە یەکێکی بۆ پیاوەکەیە بۆ 1 لەسەر 4 بردووە ئەی ئەو نیوەکەی نیوەی ئەو 4 بۆ کێ بوو بۆ کچەکە بوو یەکێکی ماوە بۆ عەسەبە ئەگەر نمونەی دواترم بۆ بخەنە سەر شاشەکە زەحمەت نەبێ لەبەرەوە ئەو شە پەیوەندی بەمینەوەیە مامۆستای بەڕێز ئەمە کێ ئەم جارەیان ئافرەتێک مردووە مێردەکەی لە ژیانە کوڕ و کچی هەیە کوڕ و کچی هەیە جا ئێمە لێرە لەبەرەوەی ئەولاد هەیە حەقی پیاو 1 لەسەر 4 ئەمە ئێستاە هەموو بینەرێک خۆی بێنێتە خەچاو ژن کە مرد یا مناڵی هەیە یا نیەتی مناڵی هەبوو مێردەکەی 1 لەسەر 4 ئەو ماڵە ئەبات کوڕ و کچەکە ئەم کاتە بوو بە للذەکەری مثل حظ الأنثيين ماڵەکەمان بە هەمان شێوە کردە 4 بەش یەکێکی بۆ مێردەکەیە ئەو سیەکەی دوانی بۆ کوڕەکەیە یەکێکی بۆ کچەکەیە خوالت ڕازی بێ ئەوە خۆش بێ حاڵەتی چی بوو حاڵەتی یەکەممان کە 1 لەسەر 4 بۆ زەوج ئێستا کێمان مامۆستا هەمان باشیەوە زەوجە ژنی مردوو کە قورئانە فەرمێت وەلەهن الربع مما تركتم إن لم يكن لكم ولد ئەی باش ئێڵێ مامۆستا ئێمە بیستومان ئافرەت 1 لەسەر 8 بە کاتێ 1 لەسەر 8 بات ئەو پیاوە کە ئەمرێت مناڵی هەبێت ژنەکە 1 لەسەر 8 بە ئەگەر پیاوێک ئەمرێت و مناڵی هیچ نییە قورئانە فەرمێ وەلەهن الربع 1 لەسەر 4 ماڵە کابوو مەرجەکەی چییە هەر پیاوێک بمرێ کوڕ و کچی نەبێ ژنەکە 1 لەسەر 4 ماڵی ئەبات ئەو نمونەی کە ئەگەر خوالیان ڕازی ببووە خەنە سەر شاشە پیاوێک مردووە زەوجە خێزانی لە ژیانە کوڕێکیەیە ئەم ژنە چەندی ماڵ ئەبات هەر کەوتمان ئەولادەیە کوڕیاکەش 1 لەسەر 4 ماڵ ئەبات کوڕ عەسەبەیە قەت لە هیچ نمونەیە نابینین کوڕ نسبەتی بۆ دیاریکەی بەقووەترین عەسەبەیە حتا کوڕ و باوکۆ بێتەوە کوڕ هەر بە عەسەبەیە ئەمێنێتەوە باوکە بێ بە 1 لەسەر 6 کەوا بوو ماڵەکە بوو کردمە 4 بەشەوە ژنی مردووەکە یەکێکی ئەبا سیەکە ئەمێنێتەوە بۆ کێ بۆ کوڕەکەی ئەوە بە کورتی جەنابەت الحەمد شتەکانیش کورتترەکەی خوالت ڕازی مامۆستای بەڕێز دوو پرسیارم بۆ دروست بوو دڵیان بۆ بەڕێزانش کامان بین و جوان لێمانەوە پرسیارانە بۆ دروست بابیزان ئەم پرسیاران دائما لە کاتی بەرنامەوە دروستە بێ بەڵێ ئەم پرسیارانە ینی پێشتر دام نەڕۆشت و دوو پرسیارم بۆ پرسیاری ئەو بەڕێزانەیە زیاتر دڵنیام بۆ بەڕێزان ژۆ پرسیارانە بۆ دروست بووە یەکەم باسی ئەومان کرد کاتێک پیاوێک بمرێت ئەم پیاوە خێزانێک لە دوای خۆی بەجێهێڵێت ئەم خێزانەی 1 لەسەر 4 ماڵەکە بە بەمەرجێک ئەم پیاوە منداڵ لە دوای خۆ بەجێ نەمێنێ ئەگەر پیاوێک بمرێت لە ژنێ زیاتر لە دوای خۆی بەجێ بمێنێ بە عەشایری خۆمان بە کوردیەکەی 4 خێزانی هەبێت ئایا ئەم 4 خێزانە بە هەر هەمویان 1 لەسەر 4 بن یا هەر یەکان 1 لەسەر 4 بن خوالت ڕازی بێت وهو لكل زوجة أو أكثر لكل زوجة أو أكثر مع أولاد البانين فيما قدر 1 لەسەر 4 ئەگەر پیاوێ 2 ژنی هەبێ 3 ژنی هەبێ 4 ژنی هەبێ ئەم پیاوە مناڵی نییە و 4 ژنی ئەم ژنانە خۆیان مناڵیان هەیە لەوەشێ لە پیاوێکی کە مناڵی هەبوو بێت لەم پیاوە ئەم پیاوە خۆی مناڵی نییە ڕوونە 1 لەسەر 4 ئەم ماڵە ئەگەر 1 ژن بن ئەیوات 2 بن ئەیکەن بە 2 بەشەوە 3 بن ئەیکەن بە 3 بەشەوە 4 بن ئەیکەن بە 4 بەشەوە هەنی هەر ئافرەتێکیان 1 لەسەر 4 نابات خوالت ڕازی بە هەر هەمویان 1 لەسەر 4 ماڵەکە بن بە هەر هەمویان 2 بن 3 بن خوالت ڕازی بە هەمویان دەستخۆش مامۆستایان پرسیارێکی تر مامۆستای بەڕێز ئەویش
پەیوەندی بە ئەم بابەتەوەیەوە پەیوەندی بە ثمونی شەوایەک لەسەر هەشت هەم بامان شێو پیاوێک کە ئەمرێت جەنابەت فەرمووت ئەگەر پیاوێک بمرێ منداڵی هەبێت ئەوە خێزانەکە یەک لەسەر هەشتە بە ئەگەر نەیبێ خێزانەکە یەک لەسەر چوارە بە واگەر ئافرەتێک بمرێ ئەگەر منداڵی هەبێ ئەم مردووە خێزانەکەی مێردەکە یەک لەسەر چوارە بە نیسبیشە باگەر مناڵ نەبێت ئەگەر منداڵ هەبێ و مەفقود بێ منداڵەکە لەم کاتی ئەمە چی بکەین منداڵەکە مەفقودە مەسەلەن ئێستا کۆمەڵی خەڵک لە وڵاتی ئێمە مەفقودن بەڕاستی دیار نین گەنجێکە چۆ بۆ دیفاعکردن لە وڵاتەوە سەون بۆ مەفقودە لەو کاتی ئێمە چی بکەین بۆ دابەشکردنی و میراث حاڵەتی وەقف حسابی زیندوەتی بۆ ئەکرێ حسابی مردوەتی بۆ ئەکرێت دواتر چەند بەرنامەیەک بە جوانی باسیەکەین بە ئێواشی بۆ ئەڵێم حسابی ئەوەی بۆ ئەکرێ کام کەس لە هەردوو حاڵەتەکە ئەیبەن کەمترین نسبەی ئەدەیتێ بڵێن لە هەردوو حاڵەتەکە ئەمە یەک لەسەر چواری ماڵەبات نمونە هێنمەوە ئەم یەک لەسەر چوارە لە هەردوو حاڵەتەر حەقێتی ئەیدرێتێ ئەو باقیەی کە لەو بەینە ئەمێنێتەوە دا ئەنرێ تا یان دەرئەکەوێ ئیعلانەکرێت ئەگەڕێتەوە یان ئەوەتانێ ئیعلانی قاضی ئیعلانی مردنیەکات بەو حاڵەتەی کە هەندێک کەسەیە 90 ساڵی دانیاوە لەگەڵ هاوتەمەنی خۆی هەندێک عولەما 4 ساڵیان دانیاوە ئەنجا مردنیین مەفقودێکیش کە ڕۆشت بێ بۆ نمونە بۆ تەلەبی علم چوو احتمالی مانی زیاترە جیاوازە لە مەفقودێکیش کە لە حادیسەیەک بووە زۆربەی غەلەبەی ظن لەسەرەوەیە کە نەمابێت و مرد بێت جا ئەو کاتە قاضی کە بڕیاری مردنیدا تۆ دیەی میراتەکە ئەو باقی ئەمێنێ یعنی ئێستا ئێمە لە حاڵەتێکە باەک نمونە باسکەین لە حاڵەتێک ئەگەر پیاوێک وەفاتی کردووە خێزانی لە ژیانە کوڕێکیشیەیە مامیشی مەفقودە لەم حاڵەتێک سەر میرات تەوزیع ئەکرێ چونکە مام لە ژیانە بێ و لە ژیانە بیشگەڕێتەوە زیندوو بێ میراتگر نییە بەڵام ئەگەر کچێکیە بێت خێزانەکە یەک لەسەر هەشتی ماڵە بە کچەکە نیوەی ماڵ ئەبا باقیەکەی تەوزیع ناکەین چونکە ماڵی مامەکەیەتی تاوەکو مشکە عەسەبەیە بۆ مامەکەیە تاوەکو مامەکە ئەگەر ئیعلانی مردنی کرا باقی ماڵەکە بۆ کچەکەیە ئەگەر گەڕاوە باقی ماڵەکە درێتە مامەکەی بەڵێ بەس مامۆستا ئەگەر کوڕ بێت پرسیارەکەم لەوە بوو زۆر ڕوونکردنەوەی جوانەدا دەست خۆش بێ ئەگەر کوڕ بێت ئێمە چاوەڕێی بڕیاری حاکم ناکەین چاوەڕێی گەڕانەوەی کوڕە ناکەین میراتەکە توانین بەشکەین بەڵام بەشی کەم دانین و زیادە هەڵگرین ئەگە ئەو حاڵەتی ئەمە چیەکەین ئەگەر ئەمە کوڕێکە بگەڕێتەوە هەر نمونەی مامەکە باسەکەم بگەڕێتەوە مامەکە میراتگرێتی لە دوای کوڕەکە بگەڕێتەوە مامەکەی چ نابات کابوو ئەبێ ئەم پارە دانین بۆ لەبەرەوەی کاریگەری هەیە لەسەر کێ لەسەر مامەکە ئەگەر ئیعلانی مردنی کرا ئەو ماڵەی کە ماوەتۆ هەمووی ئەدرێتە مامەکە کابوو ئەو حاڵەتەیە بزانم ئایا قاضی محکەمە ئەڵێن ئایا خەبەرێکی تێت خەبەرێکی مردنی تێ یا خەبەری زیندوێتی دێت جاکەوابوو لێرە کولەن لێرە کاریگەری هەیە لەسەر ماڵەکە دوای ئەوەی ئەم کوڕە دایکەکە لە هەردوو حاڵەتەکە یەک لەسەر هەشتی ماڵەبات کاو یەک لەسەر هەشتەکەی هەر ئەکەوێ ئەم یەک لەسەر هەشتی خۆیە بات باقی ماڵەکە دائەنرێت ئەو کاتە ئەگەر کوڕەکە گەڕا بۆ کوڕەکەیە گەن نەگەڕا ئەدرێتە مامەکەی ئەوەکو نمونەیەکی شارە دەست خۆش مامۆستای بەڕێز ئەگەر دوای یەک لەسەر چوار بە تەسەسولەکە بین دوای ئەوە دێنە سەر یەک لەسەر هەشت کە خۆی پەروەردگار دایناوە لە قورئاندا یەک لەسەر هەشت ئەگەر وەکو ئەم یەک لەسەر چوارە جەنابەت ڕوون کردایەوە سوپاس دەکەین خوالت ڕازی بێت خوای تەعالی بتپارێزێ هەر وەکو لە نەظمەکات ئەفەرمێ والثمن للزوجة والزوجات مع البنين أو مع البنات أو مع أولاد البنين فاعلم ولا تظن الجمع شرطا فافهم أو أمان زور آسانة من أنا بيناري برز من لقال طلبة علم لقال بيناري لقال هم براق شيخ مقصا كمالهم بياوي وفاتكات أم بياوي كري هيا كشي هيا رأى لم جنيشك أم بياوي وفاتك أم جني ما ولا أم جنيه تشينيا بل أم بياوي لخزاني كه من عليه المهم أم بياوي صاحب من على كر يعني كش يكل سر هشتي مالكي بۆ خێزانەکەیت یان بۆ خێزانەکانی یەک لەسەر کابوو یەک لەسەر هەشت جگەل لە ژنی مردوو بۆ کەسی کەنیە لە میراتە بۆیە ئەم عەلمی میراتە گەر ئێمە دواتر ئینشاڵڵا دوای ئەم مامۆستای خۆشەویست ئەوە ئەڕۆین بڵێ حاڵاتی باوک چەنە چۆن حەلەکرێ لێوە ئاسانترە بێ دووبارە ئەبێتەوە کابوو یەک لەسەر هەشت بۆ ژنی مردووە بە مەرجێ مناڵی هەبێ یا کوڕەزای هەبێ کوڕەزا چی کوڕ بێ یان چی کچ بێت ئەنجا لێرەش کەوا بوو
مەرج نییە کوڕ و کچە بێ کوڕ هەبێ یان کچە بێت یان پێکۆ بن اینجا یەک ژن بێ یا دوو بێ یا سێ بێ یا چوار کە و پرسیارەی کردت هەر یەک لەسەر هەشتی ماڵە بن ئەو دوو نمونەش ئینشەڵا حەلەکەین لەسەر داوای جەنابەت کەوتە هەموو جارێ لا پێم خۆشە لە قورئانی ئایەتەکان ئەگەر قورئان پێمانە فەرمێ ئین کانە لەکم وەلەد خیتاب لەگەڵ پیاوەکانە ئەگەر ئێوە صاحب وەلەد ئەوەیە کە لەدایک بوو کوڕ بێ یا کچ فلهن الثمن مما تركتم ئەمە حتمما لە پاشی پاشەوەی کە وەسیەت و قەرجە بەجێکری ئەوە دواتر بە درێژەم تەفاسیلە باسەکەین بەڵام کە بەڵگەی ئێمەمان چییەکە کەوابوو ژنی مردوو زەوجە یا زەوجات صاحب فەرضن ئەی مامۆستا صاحب فەرضەکە چۆن قورئانە فەرمێ ئین کانە لەکم وەلەد فلهن الثمن مما تركتم یەک لەسەر هەشتیان بۆ هەیە لەوەی کە ئێوە بەجێ ئەهێڵن واتە ماڵی مردووەکە تەریکە ئەو نمونەشمان ئینشەڵا عەزیەتیان دەمەوە برا بەڕێزانە مامۆستا پەیوەندیمان لەگەڵ ئاجازەمان بێ جەنابەت کاک بیلال بەڵێ فەرموو کاک بیلال سەلامی خوای پەروەردگارت لێبێ کاک بیلال باشە مامۆستا گیان سپاس دەکەین سپاس بۆ تەلەفۆنەکەت مامۆستا گیان من پرسیارێکمەوە بێ زەحمەت بەڵێ فەرموو مامۆستا گیان من نەنکێکم هەیە نەنکتەیە نەنکمە داتە دایکی دایکم بەڵێ باپیرم واتە باوکی دایکم دوو ژنی هەیە بەڵێ بەڵام باوکی باوکم زوو وەفاتی کردو ئێستا لە ژیانە نەماوە بەڵێ من ژنی یەکەمێتی نەنکت ژنی یەکەمێتی بەڵێ بەڵێ ئێستا ژنی دووەمی باوکی دایکم کوڕ و کچی هەیە بەڵێ قەناکە ئەڵێ ژنی دووەم ژنی یەکەمی نیەتی ژنی یەکەمی باوکم ئێستا ماوە لای خۆمانە لەوێ دەریان کردو جانە لێمە لەگەڵ ئەوانە ژنێستا لای خۆمان دایکم بەخێوی دەکە منداڵی هەر لێ هەیە بۆ ماوەی 5 ساڵە نەمکم لای خۆمانە دایکم بەخێوی دەکە پرسیارەکەمانەوە بۆ دوو ژنی هەیە هەردووکیان هەردوو خێزانەکەی منداڵیان هەیە هەردوو خێزانەکەی هەیەیانە ژنی یەکەمی واتە تەنها دوو کچی هەیە نەنکت تەنها دوو کچی هەیە بەڵێ ئەوەکە ئەوی تر ژنی دووەمیشی 4 کوڕ و 5 کچی هەیە 4 کوڕ 5 کچ ماشەڵڵا بەڵێ ئایا نەنکی من میرات لەو ماوەیە دات ئەو پرسیارەکەی جەنابتە بەڵێ مامۆستا گیان ئینشاءڵڵا وەڵام تداتەوە مامۆستا دەستەکان خۆش بە مامۆستا گیان خوالت ڕازی بێ کاک بیلال باوکی ڕەیان بەڵێ فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. دەست خۆشی بەرنامەکەتان لێ یەکەم سوپاس. خوالت ڕازی بێ خوا ڕێیانیشت لێ نەسێنێ ئینشاءڵڵا. بەس بەداخەوە کاتەکانیانی ئەوەنە دوور و درێژ لە بیرم چۆ پێشپاسی دیزانکەوە باسیتان نەکردم. کاتەکە چی؟ ئەوەنە کاتەکان دوور و درێژ بوو لە بیرم چۆ باسی چیتان کردو باسی چی نەکراوە. وڵا باسی میراتمان کرد لە باسی میراتە باسی ئەو کەسانەمان کرد کەزانم باسی میرات یەک لەسەر 8 بان ئەو کەسانی کە یەک لەسەر 4 بن ژن و مێردمان باس کرد بە زۆری. بەڵێ بەڵێ. ئەی ئەگەر بێزەحمەت ئەگەر کچ و کوڕ بێ ئەو میراتەی کە بەدەست کچ و کوڕ و دوای بەجێ ئەمێنێ بۆ کەس و کار جاری وایە بۆ دایک بۆ باوک بۆ برا خوشک ئەوە چی بەستەیت چۆن یعنی کاک نمونەیەک مامدات نمونەیەک مامەرە بۆی جاری وا هەیە کچ هەیە قەیرەیە خانە و پارۆ سەرۆتی خۆی هەیە یا کوڕێکە جا بۆ تۆ وەفاتەکات هەر خۆی بۆ بەتەنا کەسی لەگەڵانە بووە ئەو سەرۆتەی ئەو چی بەستەیت براو خوشکی هەیە وەنی ئەو کەسە عادەتەن بەڵێ ینی جاری وایە لە عایلەیەکە هەیە ئێستا هەمانە جا بۆ تۆ بەتەنها لە شوێنێکەیە بۆ خۆی دوای وەفاتیە و سەرۆت و سامانە چی بەستێت پرسیارێکی جوانە باوکی ڕەیان وەڵام دەدەینەوە بە ئیزنی خوای پەروەردگار دەسوچار و خۆش بێ و مۆفەق بن و خۆزگە ئەوە درێژ لە کاتەکانی لە کاتێکا بۆیە هەموو بەرنامەکەمان ئاگەر لێ بووایە جا لە خزمەتانێ مە هەموو هەفتەیەک لەم کاتەیە لە سەعات 9 دەست بێکە ئینشاءڵڵا خوا مۆفەقتان کات دەستان خۆش خوا بتپارێزێ باوکی ڕەیان خوا بتپارێزێ کاک شیشار بەڵێ فەرموو بەڵێ فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. مامۆستا
ڕێزمایە بۆ جەنابەت سپاس دەکەین کاک. ئەوێ وەسیەت هەیە بۆ میلادگری وەچی زۆر خەڵک ئەو عادەتیان کردی تا عادەت وەسیەت بۆ کوڕ و کوچ و ئەوانەی کە میلادگرن صحیح یان نا؟ ئینشاءالله مامۆستا وەڵام دەداتەوە بەسەر هەردوو چاومان کاک شیشار. باشە باشە خواحافظ. سپاس دەکەین، سپاس بۆ پەیوەندیەکەت. خوشکە مەحبوبە بەڵێ فەرموو. السلام عليكم. عەلەیکی سەلام خوشکە بەڕێزەکەم. دەستخۆشی بەرنامەتە لێکم بەخێرەتی مامۆستا. خوالت ڕازی بە خوشکی گەورەیە من دوو پرسیارم هەیە هەر لەسەر شەهیدانە کە بۆ نمونە منێستا باوکم مردووە. بەڵێ. باوکم کاتی خۆی دوو ژنی هەبووە، دایکی من ماوە بەڵام پێش دایکم ژنێکی تری هێناوە. بەڵێ. ژنێکی تری هێناوە لە ژنەکەی تری سێ مناڵی هەبووە، دوانیان وەفاتیان کرد دانێکی ماوە. بەڵێ. ئەوەشی بڵێن ئەوەی کە وەفاتی کردووە شەهیدانەکەی یەکێک لەوانەیە کە وەفاتی کردووە. دایکم دایکی ئەم کوڕەنێک ئێستا کوڕێکی ماوە، دایکم شەهیدانەکە وەرەگرێ یعنی کوڕی خۆی نییە هی بەزی پیاوەکەیەتی. ئایا ئەو شەهیدانە خۆی سەر بەخۆ شتێکی پێبکا گوناهبار نابێت؟ ئینشاءالله وەڵامت ئەدەینەوە خوشکە بەڕێزەکەم. هەر لەلایەن شەهیدان پرسیارەترشم هەیە بۆ معاشی شەهیدان ئەگەر کەسێک بۆ نمونە وەریگرێ ژنێک مێردەکەی بێت. چۆن خوشکە مەحبوبە؟ ئەمەش هەر لەبارەی شەهیدان ئەڵەم معاشی شەهیدان ئەگەر بڵێن دێوە ژنێک وەریگرێ کە مناڵێکی تری نابێت بەڵام مناڵەکانی هەمووی گەورە بن دانێکی ژنی لە نابێت ڕۆی بێت گوناهبار نابێت بیخوات و بڵێ فەرتیکا بۆ مناڵەکانی تری ئەوی تری لێ بەبەشکات. ئینشاءالله وەڵام دەدەینەوە. دەست خۆش بێ و کاتێکی خۆش. خوالت ڕازی بێ. کاک سالار بەڵێ فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته كاك سالار. دەستخۆشی بەنامەکەتان لێکە مامۆستا گیان. برای عزیزی ئێمە کاک سالار سپاس دەکەین. بەخێراتنی مامۆستای بەڕێزەکەم. ڕێزداری خواافت خی گەورە پایدارت کات لەگەڵ مامۆستاشە ئینشاءالله. مامۆستا گیان وەڵای یەک دوو پرسیارمدا خزمەتتانە هەیە. فەرموو. بڵین من کوڕە بچووکی ماڵ بووم. بەڵێ. تقریبا مامێکمانە بوو وەفاتی کرد کاتی خۆی میراتی هەبوو. بەڵێ. ئەم میراتەیە بڵین لە بینی ئەم سێ برا بوو ماڵمان لە مەنتیقەی باریکە بۆ هاتینە سەی سادق. بەڵێ. عەرزەیەکمان کردی لەم سەی سادقە تقریبا ئەم سێ برای تر کە باوکمان وەفاتی کردنەوە سێ دایکمان لەلای ئێمە بوو. ئێستا جەنابەت فەرموود مامێکمان مردووە مامەکە ماڵی هەبووە نیە؟ بەڵێ تقریبا لەوانەیە 15 ساڵ لەگەڵ بڵێن وەفاتی کردووە ئەو بە پارەی میراتیەکەی ئەو عەرزەیەکمان کڕی. بە پارەی میراتیەکە؟ بەڵێ عەرزەیەکمان کڕی ئیتر لە بین ئەو سێ برا و خوشکێکا بووین. ئیتر خانوو ئەوە خانوویان کردو بڵێن کاک سالار عەفوەن خانوویان کردو کە جیابوونە هەر لەسەر ماڵەکمان بڵێ لەسەر پارەی ئەو ماڵە عەرزەیان کڕی بۆ خۆیان و جیابوونەوە. کاک سالار خانووە بۆن ئەگەر کاک سالار گوێت لێمانە گیان بەڵێ گوێم لێتان بایەمەش پرسیارە لە تۆ بکەین. ئەو ئەڵێ من مامم ئایا مامی مرد خۆی کوڕی نەبوو کچی نەبوو وایوانە جا کە بزان مامی کوڕ و کچی نەبووە کاک بەش ئەوانی زرا حتما یعنی مامەکە کە مردووە کوڕ و کچی نەبووە؟ نەخێر کوڕ و کچی نەبووە مناڵیان نەبووە لە پاش خۆی بەجێماوە. ئەم پرسیارەکەی مامۆستا لە دوای مامیەوەیەتی ئەرزێکیان کڕیەوە بە پارەی ئەو میراتە. ئەو پارە چۆن بەرئەمان کەوتو ئەمان چین باوکی برای مردووەکە بووە برای باوکت و مامەکانت ئەم میراتیان بردەوە نیە؟ گیان باوکم بڵێن پێش ئەو وەفاتی کردووە پێش مام باوکم وەفاتی کردووە ئەخرکەوە ئەوە بۆیە بەڵێ یعنی باوکیش بەشی بردووە وەفاتی کردووە لەنەوە سێ ئیتر لە دوای ئەو میراتیەکە جێما بڕین ئیتر بە پارەی ئەو مامە عەرزەیەکمان کردی لە سەی سادق دوای ماوەیەک بڵێن ئەم ساڵ با بڵێن دایکم لەلای منە ئێستا حالیم دایکم لەلای منە ئەم برایانم تقریبا لە 2010 وەرەقەیەکیان هێنا مامۆستای ژیانبان کرد ئەم خانوویانە کرد بە ناوی من وتیان گەردنە ئازابێ هیچ شتێکمان ناوێت لە تۆ دەرگا بوو پەنجەرە بوو ئیتر دار بوو بلۆ بوو هەموو شتێکیان بە ناوی منەوە کرد و گەردنیان ئازا کردم هەنی زەویەکە کرا بە خانووە نیە؟ ڕەواجم کرد ژنم هێنا لە دوای ئەوە بۆکو شتێک کەوتنە بیانوگرتر بێم وتیان لە عەرزەکەی ئێمە
يتر من يعني كثير قلتم أما ورقية أما اشتروا نسيت أنا لقل منها شلون يسأل وداعي ميلاتي لملاقي حتى شلون بدأ مع مصاجك لخدمت معنا أبو إمزاي كردو هموش يقدني على ذاك الدوم ولا خدمتي يعني أبو طبعا أبو كاتي خلك يا ميلاتي تري يعني ولا أما معناه جنبهم بلا معناه بيني تعرف ميلاتي معنا قدني عذابه جاكاك سالار لم كوتا إصابة ودي عليه من لم بش عزم ميلاتي معنا كذلك من الأيمنات أم بش ميلاتي يعني أكيد تنجي يعني بش ميلاتي يعني يسند كاك سالار جان يعني من ئێوە لە دوایەوەی کە ئەرزەکەتان کڕیوە ئەرزەکەتان کردوتە خانوو ئەرزەکە کراوەتە خانوو کراوەتە ناوی جەنابتەوە نیە ئەرزەکە کراوەتە خانوو کراوەتە ناوی جەنابتەوە کراوەتە ناوی جەنابتەوە ئەم ئەرزە لەسەرەوە گەنیان ئازادکە بە ئەرزەکەەوە هەموو شتێکگەدنم ئازادەکە دایکم لە لای منە ئاوتیان ئەگەر تۆ دایکمان بەخێو کە ئەوە ئەرزەکەکەین بە ناوی تۆ گەردن تازابێ گیان گەدنی ئازاد کردم ئای تەلەفۆن بۆ هەمووی کراوتیان ئەمە تۆ ئەمنەتەکەوێ ئایا گەردنی ئازاکە یان بەشەکە دەوێ بە پارە هەموو شتێک شکێ ناوە ئەو کاتە بەڵێ 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 ڕوونەوە لەم کۆتایە بەڵێ زەحالین دایکم لە لای منە ئێمە لە بەشی ئەرزەکەی پارەمانەوێ کاک سالار مامۆستایەک دوو پرسیاری لە جەنابەت هەیە ئەگەر ئاڵتونی خێزانیژم بۆ فرۆش بۆ ئەم خانووەکە کردمەوە حتى تقريبا بخاصة دكتور كاك سالاريان تو باسي تفاصيل كيما كما مصايك دو برسيارة ديالك جود لي معنا فرمو مصايب الرس كاك سالاريان يعني من كاك سالار ام قضيتو حزكي دواتر تلفون بو كچونکە ئەگەر بتوانی ئێسش وەڵامم دەیتۆ باوکت چەند برابوونە باوک و مامەکانت چەند برابوون سێ برابوون ئەمە سێ برا ئەم سێ برا باوکی تۆ پێش ئەم برایانە مردووە وایە نەخێر مامەیەکم هەبووە پێش باوکم وەفاتی کردووە لە دوای ئەو مامەمە باوکم ئەوجا مامەکەی ئەمان میراتگریان نەبووە لە ئێوە زیاتر ئەم سێ برا ئەم مامەی کۆتاییمە بڵێن ئەم مامەی دووەمەکە وەفاتی کردووە میراتگری نەبووە میراتگری نەبووە یانی خۆی باوک و دایک و کڕ و کچی نەبووە ئێوە میراتگری ئەو بوون اینجا ئەم میراتە دابەزی بۆ ئێوە تۆیش کە سوکارەکەت براکانت گەردنی تۆیان ئازاد کردووە بە شایەتی مامۆسای ئاینی و بە شایەتی دایک و براکان دوایە زۆر ڕاست ئەمە پرسیارەکەی تۆیە ئایا ئێستا بۆیان هەیە پەشیمان ببنوە یانە نانە من تەواویتر من بۆ کاتەکەین بکەین پارە بسییان ئایا پەشیمان بوونەوەی ئەوان جائزە یا جائز نێتەوە ئینشاءڵڵا وەڵام تدەینەوە کاک سالار بە ئیزنی خوای پەروەردگار حەقیان بۆ ئەم پارەیان لە من وەرگرتووە یانە ئینشاءڵڵا کاک سالار دەست خۆش بێ یا ڕەبی دەست خۆش بە کاک سالار مامۆستای بەڕێز بابەتەکەی جەنابەت کە چووینە سەر ئاەتەکەی قورئان و نمونونەکان لەسەر یەک لەسەر هەشت دەست خۆشە مامۆساییان کاو مامۆسا من بۆیە حەزەکان هەموو جار ئەوەی تۆشم زۆر پێخۆشە کە دایمەن کورتیەکەی تۆ دووبارەی ئەەکەی تۆ بە هەموو بینەرێ بزانێ ئەم علمە خوای پەروەردگار عەزە وەجەل ئەمە فەرضی خوایە ئەبێ خەڵکێ کە شەو ڕۆژماندوو ئەبێ عیبادەت ئەکات لەخوا ئەترسێ قیامەت هەیە لەم بابەت تووشی حرام نەبێت پرسیش نییە ئێمە هاتینە سەرەوەی کێن ئەوانەی شەرعی ئیسلام خوای گەورە یەک لەسەر هەشتی ماڵی پێداوە وتمان ژنی مردووە پیاوێک ئەمرێ یەک ژنی هەبێ یا دووی بێ یا سێی هەبێ ئەم پیاوە مناڵی هەبێ مناڵەکەی لە ژنی کەش بێت ئەم خێزانانەی بە هەموو یانۆ یەک لەسەر هەشتی ماڵە منۆکو قورئانە فەرمێ ئین کانە لەکم وەلەد فەلەهن الثمن مما تەرەکتم ئەو نمونەی شەڵاو برا بەڕێزانە بۆ مام بخەنە سەر شاشەکە بار وەکو چی مامۆسا ئەوەتانێ پیاوێک مردووە خێزانی لە ژیانە ئەم پیاوەی کە مردووە چی هەیە کوڕێکیە ژنەکەی چەند نەبات یەک لە ئەوە دەرسی ئێمەیە ئەو نمونە هەرچی میراتگرە هەبێ ژن لە ژیانە بوو ئەو پیاوەی کە مردووە کوڕی هەبێ یان کرد ژنەکە یەک لەسەر هەشتی ماڵەکە بات باقیەکەی بۆ کوڕەکەی بوو ماڵەکەم کرد بە هەشت بەشۆ یەکی بۆ ژنەکە حوتی بۆ کوڕەکە دوو نمونەی دوو هەممان کە لە بەرچاو بینەری بەڕێزە پیاوێک مردووە ژنی هەیە کچی هەیە مامی لە ژیانە باشە کوڕ بێ یا کچ ژن هەرێک لەسەر هەشتە بات ئەی باشە کچ ئەگەر تەنها بوو چەنە بات نیوەی ماڵە بات باقیەکەی بۆ کێیە بۆ مام بۆیە من لێرە ئیشارەتم پێکرێت لەوەی لە هەندێ شوێنە مام هەر بیری لێ نەکرێ بڵێ کاکەوڵا میراتی بدرێتێ مامی مردوو ئەم ماڵەمان کرد بە هەشت بەشۆ ئەڵێ باشە مامۆستا بۆ ئەم ژنی مردووە یەک لەسەر هەشتی برد ئەڵێ ماخ لەبەرەوە کچی هەیە
کچیش کە تەنها بوو یەک کچ بوو برای لەگەڵا نەبوو نیوەی ماڵە بە نیوەی هەشت چوارە یەک لەسەر هەشتەکەش یەک ئەمە بوو بە 5 ئەی باشە ئەو سێکەی بۆ کێ بوو ئەو سێکەی بۆ مامە کەوا بوو لێرە مام چەندێ زیاتری برد لە حتا لە ژنی مردووەکەش سێقاتی ژنی مردووەکەی برد لە هەندێک شوێنە احتیمالە ئەو مامە هەر پرسیاری لێ نەکرێ یاخۆی ئاگای لێ نەبێ یا لە وڵاتێکی تر بێت کەوا بوو مامۆساگیان ئەوانە کێن کە یەک لەسەر هەشتی ماڵە بن یەک تاقمە یەک سنفە ژنی مردوو ئەگەر بێت و پیاوەکە منداڵی هەبێت کوڕ بێ یا کچ بێ ینی ئێستا مامۆسای خۆشەویست یەک لەسەر هەشت لە هەرچی کتێبی شەرعا هەیە تەنها یەک تاقم ئەیبات کاویش ئافرەتێکە مێردی وەفات بکە و منداڵی بێت کە ئەولادی هەبوو ئەگەر ئەولادی نەبوو یەک لەسەر چوارە چەند نمونەی میرات 1000 نمونە هەر کە لەم دوو قسە زیاتر نییە پیاوێک بمرێ مناڵی نەبوو ژنەکەی یەک لەسەر چواری ماڵەکە بە مناڵی هەبوو ژنەکان یا ژنەکە یەک لەسەر هەشتی ماڵەکە بن مامۆسای بەڕێز هەر پەیوەندی بە مناڵ و ژنەوە هەیە پرسیارەکەم پرسیارم جاجار بۆ دروستە بەگەردممە بەرنامەکە بەجێرا ئەستەغفیرڵڵاه مامۆسای بەڕێز پرسیارەکەشم ئەوەیە پیاوێک ئەمرێت لە دوای خۆی ژنێکی بەجێهێڵاوە لەگەر چەند مناڵێکە یان یەک منداڵ دوای خۆی بەجێهێڵێت ئەم منداڵە خۆی دەوڵەمەنە مەسەلەن بۆ خۆی چێ بۆ وڵاتێک وڵات جێئێڵێ ناگەڕێتەوە بۆ ئێرە بە دایکێڵێ من نەمیراتم ئەوێ هیچم ناوێت لە میرات ئایا وتنی ئەم وشەیە دایکەکەی لا یەک لەسەر هەشتەوە کاتە یەک لەسەر چوار خالت ڕازی بێ زۆر جار ئەو پرسیارە دروستە بێڵێ کەسێک وتێتی من میراتم نایەوە حسابم بۆ مەکەن لە میراتاوە ئەمە ئەگەر پێش مردنی باوکی بێڵێ هەر قسەیە چونکە خوازانانی ئەمە پێشە ئەمریا باوکی ئەمری جوانە بوو بە صاحب پارەکە چونکە کەسێ مالک نەبوو ناتوانێت شوێ بەخشێت ڕوونە مامۆساگیان کەسی ئەم مالک نەبوو جارەکان ئەم پارەکە نەقڵ نەبوو بۆی کە باوکەکە وەفاتی کرد ماڵ تەوزیع کرا ژنی ئەم مردووەیەک لەسەرش لە بەرەوەی کوڕێکەیە ئەو کاتە بە کوڕەکە ئەڵێ کاکە ئەوە حەوت بەشی ماڵی باوکت هی تۆیە ئەویش ئەڵێ دایکیان گردنت ئازابێت ئەو ماڵە بۆ تۆ ئەو ماڵە نەقڵە بێت لەو کوڕەوە بۆ ئەو دایک بەڵام ئایا بە قسەکەی قسە پرسیارەکەی جەنابەت بەم قسە مال ئەکا ئافرەتەکە یەک لەسەر هەشتەکەی ببێ یەک لەسەر چوار نەخێر چونکە وجودی هەیە وجودی ئەوانە کێن ئەوە پرسیارێک بوو زۆر پرسیارێکی حەکیمانەیە ئەوانە کێن وجودیان وەکو عەدەمە ئەوانن کە بە وەصف محجوبن یان چی کافر یان عەبد خوالە قاتل ئەوانە وجودیان وەکو عەدەم وایە حسابیان بۆ ناکرێت بەس ئەمە کوڕێکە لە ژیانە تاوەکو لە پێش هەر قسە ئەکات چونکە مالکیان پارە نییە بیبەخشێت لەوچیان پێش باوکی بمرێت بەڵام دوایەوەی کە هات پارەکە کەوتە دەسی ئایا ئەم دەسی لێ هەڵەگری ئەڵێ نامەوێ هەرتووە لە شەرعاڵی دایک یەک لەسەر هەشتە بە نابێت یەک لەسەر چوار چونکە خوای گەورە ئاوای بۆ دانیاوە ئەگەر مەوانعی میراتیشی تێدا بێ مامۆستا مەوانعی وەصفی حسابی بوونی وە ناکرێت کافرە دایکەکە هەر یەک لەسەر هەشتە بە حساب دایکەکە وەک وایە ئەم پیاوە مناڵی نییە وجود و کە عەدەمی ئەو پرسیارێکی زۆر دەقی خوا پاداشدا خالت ڕازی مامۆستای بەڕێز ئەگەر ئیجازەم بێت چینە لای پرسیاری و بەڕێزانەی کە پرسیاریان کرد کاک بیلال پرسیارێکی کرد پرسیارەکەی کە لێ حاڵی بووم ننکی هەیە کە دایکێتی ئەوەی کە من لێ حاڵی بووم باسی ئەوە کە باپیری دوو ژنی هەبووە باوکی زوو وەفاتی کردووە ئێستا پرسیارەکەی ئەوەیە کاتێک کە دوو ژنی بووە نەنکی ئەم ئایا میرات ئەبات لە باپیری لە کاتێکە ئەو ژنەی تری دوو کچ و ئەوەی باسی کرد دوو کچ و چوار کوڕی بووە ئەم پیاوە بەڕێز ئاوا نمونەکە لەبەر ئاسان بێ بۆ بینەر پیاوێک مردووە دوو ژنی هەیە لەم دوو ژنە حەوت کچی هەیە لەگەڵ چوار کوڕە لەم لە هەردووکیان کا بوو ماڵەکە کرێت بە 8 بەشۆ 1 بەشی بۆ ئەم دوو ژنەیە چونکە هەردووکیان ژنی و پیاوە ئەوە دەرسی ئەمڕۆمان بوو کە خوێنمان کێن ئەوانەی کە ثمن ئەبەن والثمن للزوجة والزوجات مع البنين أو مع البنات لێرە هەم بەنین هەیە هەم بەنات هەیە
بۆ مامۆستاگیان کەوا بوو ئەم پیاوە دوژنیە یەک لە سەرهەشتی ماڵەکە بۆ ئەم دوژنەی عاجز بوون لە بینی خۆیانە دەرکراوە خوای گەورە حەقی پێداوە ئەگەر پێی نەدابێ ئێستش ئەو حەقی لایەتی ئەو حەقا یەک لە سەرهەشتی ئەو ماڵە ئەکرێت بە دوو بەشێ نیوەی بۆ ئەم ژنەکەی نیوەی بۆ ئەو ژنەکەیە واکە بوو ماڵەکە گەر بتێ سەری عیشینیکەیە بێتە 120 سەهمەوە ئەم 120 سەهمە 15 بۆ ئەم دوو ژنەیە ئەوەکەی کە 105ەکە بۆ کوڕ و کچەکانە هەر کوڕە دووجاری کچی دەست خۆش مامۆستای بەڕێز باوکی ڕەیان پرسیاری ئەوەی کرد کە جاری وایە کچێک کە قەیرەیە یان کوڕێک کە قەیرەیە بڵێن ئەوش قەیرەیە هەردووچیان قەیرەن ماڵ و سەرۆت و سامانێکیان هەیە کاتێک کە ئەمان ئەمرن ماڵەکەیان بۆ کیە ڕۆکە منداڵێنێ پرسیارێکێکە جەناب ئەم پرسیارێکی ینی مراجعەیە ئینشاڵا بۆ ئێمە ئەگەر باوکو دایکی لە ژیانە بوو باوکی دایکی یەک لە سەرسەی ماڵەکەیە بات باوکی ئەو دۆکەیە بات ماڵەکەکەین بە سێ بەشۆ بەشێکێکە دێن بە دایکی دوو بەشە دێنە باوکی 3 ملیۆنی هەیە 1 ملیۆنی بۆ دایکێتی 2 ملیۆنی بۆ باوکێتی 9 ملیۆنی هەیە 3 ملیۆنی بۆ دایکێتی 6 ملیۆنی بۆ باوک ئەی ئەگەر بێت و باوکو دایکی لە ژیانە نەبوو بۆ براو خوشکێتی ڕوونە مامۆستاگیان ئەگەر براو خوشکی لە ژیانە نەبوو بۆ برازاکانێتی برازا لە ژیانە نەبوو بۆ مامەکانێتی مامەکان لە ژیان نەبوو بۆ کوڕی مامەکانیانە کاو ئەوزە بزان میراتگریان کێیە بەڵام کە دایک و باوکە بە هەر باوک هەبوو ئیتر ئەڵێ مناڵی نییە تا باسی کوڕکەم باوکی هەبوو یەک کەس میرات نابە ئەگە دایکیشی نەبێ هەموو ماڵەکە بۆ باوکێتی تەنها بوونی باوکی هەموو حەج بکات دەست خۆش مامۆستای بەڕێز کاکە شیشار پرسیاری ئەوەی کرد کە بەڕاستی بەڕێزانێکی زۆریش ئەو پرسیارە ئەکەن و خەڵکێکیش ئەم بابەتە ئیستیغلال کردو مامۆستای بەڕێز مەسئلەی وەسیەت مردوویە کە ئەمرێ هەر لە ژیانی خۆیدا کوڕێکی زۆر لەگەڵیدا بووە کوڕێکی زۆر ڕووی خۆش بووە لەگەڵیدا زیاتر بە قسەی کردووە وەسیەتێکی بۆ ئەکات جاری وایە زوڵمێک لە خەڵکەکەی ترەکە ئایا ئەو وەسیەتانە تا چ ڕادەیەک جێبەجێکرێ لە شەریعەتی ئیسلامدا خۆی گەورە پاداشدات ئێمە تەواوی ئینشاڵڵا ئەمانە خۆ پاداشیان داتون برایانەمە ئەو کەسێ متابعین بەرنامە بکە پاش ماوەیەکی کەم نەڵێ ئینشاڵڵا شارەزایەکی باش علمی میرات بەیاکە چونکە زۆر دووبارە بوونەوەیتایە وەسیەت مامۆستاگیان نەبێتە دوو بەشەوە وەسیەتێکەیە ئێمە پێڵین وەسەی واجبە من مەبەست ئەو وەسیە واجبەنێ لە علمی میراتەیە ئەو وەسیەی کە واجبە هەموو پیاوێ بەردەوام وەسیەت بکە قەرزی کێم لایە کێ قەرزی لامە چی قەرزارم لە قەرزی خوای پەروەردگاریانە ئەمە ئەنووسێتەوە چونکە نەوەکو بمرێت دوایی ئەو خەڵکە سەر بنێتەوە کەس نەزانێ پارەیەکی لایە وەسیەتێکە هەیە ئەمەی کە جەنابەت باست کرد ئەو شەوتانێک کابرا وەسیەت بکات لە دوای مردنم چونکە پارە لە ژیانە داد بە کەسێ بە عیوەڵ لە جای شتێک ئەوە بەیعە ئەگەر بێت و بە هەدیە پێدا مقابل بە هیچ نەبوو هەدیەیە بۆ خێر پێدا سەدەقەیە بەڵام بۆ دوای مردن بوو پێوترێکی ئەگەر پارێژ بۆ دوای مردن بڵێ ئەم پارە بۆ وارد نەبێت بۆ خەڵک نەبێت بڵێ لە دوای خۆم بکرێتە مزگەوتێک گۆشتێکەوە کەوا بوو ئەمە لێرە مەبەستمەوتانی نابێ یەک لەسەر سێی ئەو ماڵە بێت دوو نابێ بۆ وارث بێت ئەم کوڕی بۆی باش بووە ئەم کچەی بۆی باش بووە بۆ ئەم کوڕم ئەوەنە لە ماڵەکەمی بدەنێ ئەم وەسیەتە جەورە ظولمە جێبەجێش ناکرێ چۆن دوو وەسیەت نابێ بۆ میراتگر بێ وەسیەت نابێ بۆ حرام بێ وەسیەت نابێ یەک لەسەر سێی ماڵ زیاتر بێت جزاک الله خێر یخوا دەست خۆش بێ دەمت خۆش مامۆستای بەڕێز خوشکە مەحبوبە دوو پرسیاری کرد مامۆستای بەڕێز پرسیاری یەکەمیان تقریبان هەر وەڵامت دایەوە لە پرسیاری کاک بیلالدا پرسیاری یەکەمی ئەو بوو کە باوکی مردووە دوو ژنی بووە پێش دایکی ژنی تری بووە منداڵی هەیە وەڵامت دایەوە جەنابەت پرسیارێکەی تری باسی ئەوەی کرد کە ئافرەتی بێوەژن کە مێردەکەی وەفاتی کردووە شەهیدانەی هەیە شەهیدانەی مێردەکەی هەیە دیارە کاتێک کە شەیدانی مێردی هەیە کوڕێکی ژنی هەنا و جیابووەتەوە چووەتە ماڵی خۆی کچێک کوڕە ئایا بێ بەشیان بکات لەم شەهیدانە گوناحبارە بیان گوناحبارن ئەم پرسیارە مامۆستا زۆر ئەکرێ نەک لێرە لە وڵاتانی کەش ئەم شەهیدانە چونکە تەریکەی مردوونیە ماڵی مردوونیە بەجێ مابێ من ئەمڕۆ هەر بە تەلەفۆن کەسێک پرسیاریەوە کردم مامۆستا پێشەوەی بێن بۆ بەرنامەکە من کوڕ و کچێکم هەیە کوڕ و کچێکم هەیە ڕابیتە پارەی بۆ کچەکەم ناوی هەردووکیانم تەقدیم کردووە پارە بۆ کچەکەم هاتۆتە گونا هەم ناگا بەشی کوڕەکە نەدەم نا لەو چە گونا هەت گوا بەشی کوڕەکە بدێت چونکە کچەکەیە
چکەمە بۆ ئەم کچە هاتووە تۆ خوای گەورە تەقدیری ئەمی کردووە بۆ ئەم دائەنێ شەهیدانە ئەو دەستگا دای ئەنێ جاری وا هەیە تاوەکو دایکەکە لە ژیانە دایکەکە داتە دایکەکە ئەو مناڵانی پێوە خێوکە دایکەکە شووی کرد دایکەکەی لێ بێ بەشەکەن ئەدرێت و ئەولادەکان جاری وایە ئەم پیاوە ژنی نێناوە ئەدرێتە دایک و باوکی کەوا بوو ئەمە لەبەرەوەی تەریکە نییە ئەو دەستگای کە ئەیانداتێ بووە بژێویان ئەو تەوزیعە کاتە سەریانە جەزاک الله خێر مامۆستای بەڕێزم دیارە کاک سالاریش پرسیارێکی کرد کە پرسیارەکەی بابەتەکە دوور و درێژ بوو بەڵام لە کۆتاییدا جەنابەت کورتت کردە خوازدا و باتۆ سپاسی شیەکەین و برازیزە کورتەی پرسیارەکەی ئەوە بووە کە کاتی خۆی مامێکیان مردو و میراتەکە بەرەمان کەوتووە دوای داوێنە بە ئەرزەیەک و ئەرزەکە کراوە بەخان و کردویانە بە ناوی ئەمەوە و براکانی دایکیان لای ئەم داناوە کە ئەم بەخێ و کاو هەمویان گردنیان ئازا کردەوە کە ئەم ئەرزە بە میرات وەریان کردەوە بدرێ بەم برایان و ئێستا ئەوان هاتوون پەشیمان بوونەتەوە لەوەی کە میراتەکەیان داوە بە مواڵن کاکا بێ بماندەیت و پەشیمانین ئایا لەم حاڵەتەدا کاک سالار چی بکات؟ مامۆستاگیان ئینسان کە عاقڵ بوو بالغ بوو مکرەه نەبوو زەختی لەسەر نەبوو بە اختیاری خۆی هەر خێریەک بکات حرامە لێی پەشیمان بێت من ئەڵێم ئەگەر وابێ چونکە لەبەرەوەی هەموو بینەرێک ئەو شتانەی کە من ئەیبیسم کە پێمان ئەوترێ ئەڵێم ئەگەر ئەم شتە وابێ احتیمالە دواتر برایەکی کاکسالا لەگەڵ ڕێزم بۆ کاکسالارە تەلەفۆن بکات بۆ نمونە ئەو بڵێ وەڵا ئەو مەسەلە ئاوا و ئاوا بووە کاوا بوو من ئەڵێم ئەگەر وابێتە کەسێ بە ڕەزابوونی خۆی عاقڵە بالغە زەختی لەسەر نییە دوو لە ڕووی جەنابەت و بینەر سەفیه نییە دێت خۆی خێریەکاتەوە دەقە ئیمانی بەرزە حتا مە لە بینی ژن و پیاوە زۆر کەڕەت کە پیاوێکە گردنی خێزانی ئازا کاشتێکیان ئافرەتێکە بەدڵ لە ماڵی خۆی گردنی مێردەگا زاکە دوای کەمترین عاجزێکەوێتە سەر لێ پەشیمانە بێتەوە بۆی نێ پەشیمان بێت چونکە تۆ تازە نەقڵ بوو پارەکە ئەمەش ئەگەر بێت و ئابە و شێوەی هەمویان ڕزابوونی خۆیان دوای فەقیریە هات بێتە سەریان عاجزیە کەوتە بیانە نەفەقیری و نەعاجزی وا ناکە لەو پارەی کە بە ڕێضای خۆی نەقلی کردووە دایەتە کەسی کە بە هەدیە بێ بە هیبە بێ بە خێر بێت کە بەخشی تر بۆی نێ بیگەڕێنێتەوە یعنی ئێستا ئەگەر ئەم برا بە ڕێزەوەکو خۆی پرسیارەکەی کرد ئەم ماڵەیان نەداتەوە بۆ خۆی خانەوەکە هەڵگرێت پێ حەڵاڵە بەو شێوازێکی بەو شێوەی کە ئەو توێتی کە وەکو باسم کرد بە ڕێضای خۆیان دانیشتون و هەر ئێستا مامۆستا من ناڵێم برای دایک و باوکی هەر خەڵکێکی بێگانە کە لە دوورەوە هیچ عیلاقی نییە دێ هەدیە بداتە کەسێ بە ڕێڵابوونی خۆی بە پارێکە داتە کەسێ دوای عاجزێکەوێتە بێنە بۆی نێداوای بکاتەوە خوا پەنامامدا کەسی ئاوا بێ و کوای ڕشانەوەی خۆی بخواتەوە حرام و گوناح مامۆستای بەڕێز دیارە بەرنامەکەمان وردە بەرەو کۆتایی ئەڕوات ئەگەر جەنابەت لە کۆتایی بەرنامەکە کۆمنتێکت هەبێت لە خزمەت تابین ینی کۆتایی بەرنامەکە یان کۆتایی بەرنامەکەی ئەمڕۆمان لەو باسی ثوموناگەر واللهی من مامۆسا خوای گەورە پاداشت داتۆ ثومن وەکو باسمان کرد ئێمە ژن و پیا و کورتیەکەمەوە دائیمەن پیا و دووجاری ژن ئەبات ئەگەر ئافرەتەکە بمرێ پیاوەکە گەر مناڵیان نەبوو یەک لەسەر دووەبا ئەگەر هەبوو یەک لەسەر چوار ڕێک بێنە ئەم لاوە ئەگەر پیاوەکە وفاتی کرد ئەگەر مناڵ نەبوو ژنەکە یەک لەسەر چوارە بات ئەگەر مناڵ هەبوو ژنەکە یەک لەسەر هەشتە با لە عیلمی میراث دەربارەی زەوج و زەوجە لەمە زیاتر نییە حتا دواتریش کە مەسەلەی عومەری باسەکەین مەسەلەی عومەریەکی لە ناوەکانی پێی ئەوترێکی غەریمەتان بۆ پێوتێ غەریم لەبەرەوەی هەرچی ڕوو بدە ئەم ژن و پیاوە ئەم یەک لەسەر دوو یەک لەسەر چوارەی خۆیانەبن هەر لە هەر نمونەیەک بێ ئەم بەسییانە بەڵام من ئەوە لە کۆتای ئەم بەرنامە ئەوە کە جەنابەت زۆر بەرنامە دووبارەیەکێتەوە دەستەکانت خۆش بێت من ئەڵێم بە تایبەتی لەو شوێنانەی کە خوشک یان ئافرەت ڕووگیرەکەن یا بەشی نادەن خەڵک لە خوا بترسێت لەو حرام خواردنە خۆی بپارێزێت هیچ برایەک خوشی خۆی هین نەکات هیچ کەس شەیتان زاڵ نەبێتە سەری بڵێ پارە با نەڕوا بۆ زاوە ئەم پارە خوا پێی داوە تۆ ناتوانانی مەدیکەی ئەم پارە مناڵی پێویستی پێیەتی من ئاگام لێ چەنها ئافرەت ئەناڵێن ئێڵێ مامۆستا وەڵاهی سەرمامانە بێ لە زستانە برسیمانە نەوتمان نییە میراتەکەشمان زۆر ئەگەر بماندنێ حەزی لێتی بڕا بۆ عومرە حەزی لێتی وەکو خەڵک بژی من ئەمە لە چەند بەرنامەی کەشە دووبارێکێنەوە ئەو کەسانە لە خۆیان بترسن لە ئەولادیان بترسن لە عاقیبەتی مڵکیان بترسن ئەو گۆشتەی بە حرام بیگرن ئەو حرامە جیاوازی نییە بەڵکو ئەم حرامە گەورەتریشە لە حرامێکی دەرەوە بیخۆن
چونکە ئێستا و کەسێک زوڵم لە هاوسەیەکات دەجاری غەریبەیەکە چی فاحیشە بێ یا دزی بێ وەکو دەجار دزی بکات ئەوەنەی یەکسانە بە یەک جار دزی لە ماڵی هاوسەیەکی بکات ئەگەر بێت و کەسێکی نزیک بێ خوا و پێغەمبەر وەسیەت بکەن بە سیلەی ڕەحم جێبەجێکردن. دەستخۆش بێ مامۆستای بەڕێز بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویست لەم بەرنامەدا لە خزمەت جەنابی مامۆستا دیێرگەرمیانیدا بووین ئەوەی کە لەم بەرنامەدا باسی کرد بێجگە لە وەڵامی پرسیاری ئەو بەڕێزانی پەیوەندیان کرد ئەوە بوو کە بابەتی فەرز و بابەتی عەسەبە هیچیان فەزلیان بەسەر ئەوی تریانە نییە هەردووکیان فەرمانێکن لەلایەن خوای پەروەردگار وات. دوای مامۆستای بەڕێز باسی ئەو کەسانەی کرد کە هەشتێک ئەبن لە میراتە کە دوو تاقم ئەگرێتەوە پیاوێک کە خێزانەکەی یەک لەسەر چوار دوو کەس ئەگرێتەوە یاخود پیاوێک ژنەکەی بمرێ یاخود بەعەکسەوە ئافرەتێک مێردەکەی وەفات بکات کەەوە بە مەرجی خۆی مامۆستا ئاماژەی پێکرد و باسی ئەوەی کردکە یەک لەسەر هەشتیش یەک تاقم ئەیبات کە ئافرەتە کاتێک مێردەکەی بمرێت ئەم مێردەی لە دوای خۆی منداڵ جێبێڵێت و باسی ئەوەی کرد کە مامۆستای بەڕێز ئەگەر پیاو وەفات بکات لە خێزانێ زیاتریشی هەبێت بە هەر هەمویانەوە یەک لەسەر هەشتە بن ئەگەر منداڵیان هەبوو و ئەگەر منداڵیشیان نەبوو بە هەر هەمویانەوە یەک لەسەر چوارە بن. لە کۆتایی ئەم بەرنامەدا دووبارە سوپاسی ئامادەبوونی بەڕێز مامۆستا دیێرگەرمیانیەکەین و سوپاسی ئەوەی بەڕێز و خۆشەویستەکەین کە تا ئێستا دانیشتون بە دیار بەرنامەی میراتەوە زانستی میراتەوە خوای پەروەردگار پاداشتی هەموو لایەکتان باتەوە تا بەرنامەیەکی تر و ئەڵقەیەکی تری ڕاستەوخۆ بە خزمەتانەگەینەوە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.